ئەو هاوڕێیانم کە ئێستا بۆ نەخولی دووەمیان هەیە ئەتوانن هەوڵی خۆیان بدەن کۆڵ نەدەن و بەردەوا بن ئینشاڵڵا دەرەجەی بەرز بەدەستێنن و ئەوانەشی کە یەنە پۆلی 6 پۆلی 12 ئامادەی ئەوانش ئەبێ باشی خۆیان ئامادەکەن وریان هەبێ و متمانیان بە خۆیان هەبێکەوە ئەنجامە بەدەستێنن پشت بەخوای گەورە بەستن هەوڵی خۆیان بدەن هەوڵ بدەن کۆمەڵێک تەلەڤیز زۆر هەیە کە پشتە بەستێتە لەبەرکردن هیچ سوودێکی نییە هەتا بۆوانی کە ئەدەبیشن ناتوانن 100% پشت ببەستنە لەبەرکردن چونکە لەبەرکردنە بیرەچێتەوە بەڵام تێگەشتنێکی باش و ئەگەر لەبەرژیشکی دوای کێشە نیە بەڵام ئەبێ لە ئەوڵەوە لی تێبگەی چونکە زۆر بابەتێ لە امتحانێتەوە لەبەرکردنەوەکەت بیر نەماوە بەڵام بە تێگەشتنی خۆ دووبارە توانی یادەوریت بگەڕێنیتەوە وەڵام دەیتەوە وڵی دڵمان زۆر خۆشە و زۆر شاد بووین پیرۆزبایی لە نمەگیان و لەوانەی وا دەرەجیان هاوڵدا ئەوانەیشی نێ هاوڵدا هەوڵ بدەن ئیشەڵڵا خۆ دوای دنیا نییە هەوڵ بدەن دەرەجە بێرن و داوا لە دایک و باوکانەکەی نەگەر یەکێکی دەرەجەیشی ناوت سەرکۆنەی مەکەن و قسەین مەکەن خۆ شەر هەر نییە دەرەجە بێ خەڵک یعنی چەند ساڵێتر بیتێرنەوە هەوڵ بدەن تۆربەختیار قسەیەکی هێژێ هەوڵ بدە هەرە گەیتە ئین ئامانجیەکت بێ ئامانجێ بخە ناو دڵتەوە سەرکەوتن بخە ناو دڵتەوە ئیشەڵا هەر سەرەکەوی داوا لە دایک و باوکانی شەکەم سەرکۆنەی مناڵەکانیان مەکەن تەشجیعیان بکەن قسەی سارد و سڕیان پێمێژن باش نییە سەرد و سەر ئەو شتێکی پێوێژێ لەسەر ئەو ڕیتما ڕواتە ڕێوە تەشجیعی بکەن دەور دووەم دەرچیە ساڵێتر دەرچیە